بەناوی خۆی بەخشندە میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین و ڕازاوەترین سڵاوتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرە زانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامی باس و خواست بە دیداری ئێوە عزیز و خۆشەویست شاد بوومەوە. لە باسخواسی ئەمڕۆماندا باز لە وەلانانی توندوتیژی و ڕق و بغز دەکەین لە ژیانی ڕۆژانەماندا یان بە شێوەیەکی گشتی چۆن تاکێک پەروەردە بکەین کە دوور بێت لە توندوتیژی. بێگومان گەر بە چاوی سەرنجەوە سەیری کۆمەڵگەکەمان بکەین کەم جار دایک و باوکێک دەبینین کاتێ منداڵەکان لە کۆڵان لەلایەن هاوڕێیەکەوە لێ دەدرێت فێری بەزەیی و لێبوردن و چاوپۆشیکردنی بکەن. بۆیە زۆربەی دایک و باوکەکان هەر لە سەرەتاوە وەکو تۆڵەکردنەوە و فێرکردنی توندوتیژی هانی منداڵەکان دەدەن کەوا بینێرنەوە کۆڵان و هەمان شت بەرامبەر هاوڕێیەکەی بکاتەوە یان بۆونە دەڵێن بڕۆ دەمی بشکێنە یان بۆونە پاسکیلەکەی بشکێنەرەوە. ئەمە یەکەمین پەروەردەی دروستکردن یان چاندنی تۆوی توندوتیژی و ڕق و بغزە لە ناخ و دڵ و دەروون و بیرکردنەوەی ئەم منداڵەدا. بۆیە کۆمەڵگەکەمان دەبینین هەمیشە کۆمەڵگەیەکی هەمیشە پڕ لە ڕق پڕ لە بغۆز پڕ لە توندوتیژی پڕ لە تۆڵەسەندنەوە و لە هەڵچووندایە. نابینین زۆر جار نەک زۆر جار بگرە هەمیشە هۆڕێن لێدانی سەیارە و فول تێگرتن و کۆمەڵێشتی دیکەمان هەر لە ئەنجامیان بوونە پاڵنەرەکەی بریتە لە ڕق و بغز و تۆڵەکردنەوە. لە شاری سلێمانیشدا زۆر جار بینیومانە لەسەر فولایی تێک یا لەسەر هۆڕێنێک یان بوونە لەسەر پێشبڕکەیەکی ئۆتۆمبیل چەندین کەس تێدا چوون یان بوونە خەڵک کوژراون. ئێمە لەم بەرنامەیەدا باز لەوە دەکەین کە چۆن هەر لە قۆناغی سەرەتای منداڵێتیەوە تاکێکی دوور لە توندوتیژی پەروەردە بکەین، چۆن بوونە لە ژیانی ڕۆژانەی خۆماندا لە کاتێکاکەوە مافەکانمان پێشێلەکرێت ئیهانەمان پێ ئەکرێت بۆنە قسەیەکمان پێ دەگوترێت ئێمە چۆن هەوڵ بدەین بە ڕووی خۆش و بە نەرمونیانی و دوور لە توندوتیژی وەڵامی بەرامبەرەکەمان بدەینەوە. کاک ئەحمەدی موفتیزادەی عارف و زانای گەورەی کورد بە ڕەحمەت بێ دەفەرمێت لە کۆڵانەکەماندا چەند منداڵە ورتکەیەک هەبوون ئازاری چەند تووتکە سەگێکیان دەدا و بە چێژەوە بۆ نمونە عەزیەتی ئەو تووتکە سەگانەیان دەدا و دەیان چەوساندنەوە. منیش ئامۆژگاریەکی زۆرم کردن بەڵام هەروازیان نەهێنا سەرنجام منیش وەکو نازێک وەکو وانەیەکی پەروەردەیی گوێی منداڵەکانم ڕاکێشا و پێم گوتن ئایا پێتان خۆشە منیش ئابە و شێوەی ئازارتان بدەم؟ گوتیان نەوەڵڵا. وتی منیش پێم گوتن ئەم تووتکە سەگە و دایکەکەشی پێیان خۆش نییە ئێوەش بەو شێوەی ئازاریان بدەن. بۆیە کاک ئەحمەدی موفتیزادە بە ڕەحمەت بێ دەفەرمێ ئەو دایک و باوکەی کە لە ئاست تەنانەت ئازاردانی ئاژەڵ و گیاندار و پشیلە و سەگی کۆڵانەکانیشدا چاوپۆشی لە منداڵەکانیان بوونە یان بوونە دەستی منداڵەکانیان ناگرن، سەرنجام ئەو منداڵانن دەبنەوە بە جەلادی زیندانەکان و لەوێوە وانەی توندوتیژیش فێری خۆیان و کۆمەڵگە و تەنانەت زیندانەکانیش دەکەن. لەم بەرنامەیەدا بە میوانداری زۆر بەڕێز هەستیار عەلی توێژەری کۆمەڵایەتی باز لە لابردنی وەلانانی توندوتیژی دەکەین و چۆن تاکێکی دوور لە توندوتیژی ڕق و بغۆز پەروەردە بکەین بۆ خۆمان و بۆ کۆمەڵگەکان. مامۆستاسیار زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. زۆر سوپاس دەکەم، دەست ناخۆش بۆ بەرنامە سەرکەوتوو بن. زۆر سوپاس. بە سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم سەرەتای چاندن یان دروستبوونی توندوتیژی لە بیرکردنەوە و ناخ و هەڵسوکەوتی مرۆڤەکاندا بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا مرۆڤێک یان بۆ منداڵێک کە لە دایک دەبێت توندوتیژی تێدا یان ئەمە کۆمەڵگەیە پەروەردەیە بوونە ئەم شتانەیە یان تەلەڤیزیۆن و میدیاکانە فێری توندوتیژیەکەن؟ دەست خۆش من توێژەی دەرونی هەر بۆ ڕاستکردنەوەی بەڕێستان ئاساییە. لە ڕاستیە پەروەردەکردنی مناڵم با بڵێن مناڵێکە بۆ جۆرە پەروەردەکەین کە لە ئاسی تمۆحی ئێمە و لە ئاسی تمۆحی کۆمەڵگا بێ لە ڕاستیە خاڵی یەکەم و دەستپێکی جەوەری بابەتەکەمان پێویستمە ئێمە بگەڕێنەوە بۆ سەرەتای دەستپێکردنی سەرەتای مناڵی. لە ڕاستی ئێمە زۆر جار هەیە قسەمان لەسەر ئەوە کردووە ڕاستی پەروەردەکردن خاڵێکی زۆر گرنگە، زۆر هەستیارە، زۆر حساسیشە لە پرۆسی پێگانی تاکە کە تا ئەوی کاتێک کامەڵە بێت. چونکە زۆر جار هەیە گەنجێک با بڵێن تاکێک نەوەیەک کە ئێمە دەمانوێت باسی پەروەردەکردن بکەین یا خۆ پەروەردەیکەین، زۆر جار هەیە ڕەچاوی زۆربەی زۆری بنەماکانی پەروەردە ناکەین، تەنها بەس بە نەزەراتی دامانەوە کە سەبارەت بۆی کە مناڵەکە پەروەردەکەین. بۆی بەدڵنیایەوە پەروەردەکردن و دەستپێکی سەرەتای دروستبوونی مناڵ یەکێکە لە خاڵە زۆر گرنگەکان و پێویستە بە تەواوەتی لە هەموو ڕۆکان و ئامادەباشی بکرێت بۆی مناڵێک بەرهەمبێنین کە بەڕاستی ئەو مناڵە بێت لە ئاسی تمۆحی ئێمە و کۆمەڵگاشا بێت.
زۆر باشە کەواتە پەروەردە دەتوانێت لە سەرتاوە منداڵێکی بۆ من ئەگە پەروەردە هەبێ منداڵێکی دوو لە تونند و توژیمان بۆ بەرهەم بێت وڵا بە دڵنیاییەوە پەروەردە دەتوانێت ئاراستەی فکری بۆ چوونی مناڵەکان بگۆڕێت وانی بەشێک لە ئینسان بەشێک لە مرۆڤ لە سەرەتای بوونەوە بەشێک لە عنف و تونند و تیژی تایە با بڵێن بەشێک لە ئەو جۆرە کارانەی تایە کەوتی هەیە بۆ بە زۆر مافی خۆی بسێنێ بە زۆر بۆن بە داوای مافەکانی خۆی بکات بەڵام لە ڕاستیە پەروەردە دەتوانێت ئەم بۆ چوون و ئەم فکرانە بە جۆرە بگۆڕێ کە بە جۆرە سلمەکەی بێ بە جۆرە باشەکەی بێت کە ئێمە دەمانێت ئیش بۆی کە بۆن من لە سەرتاوە یعنی ئێمە لە سەرتا بێ مناڵەکەمان وان ڕابێنین هەم لە دایکەوە هەم لە حەزان و هەم لە ناو خێزانەکانی شەوان ڕابگەنین کە داواکردنی مافی خۆمان یاخود پێگەاندنی یاخود بۆ ئەوەی کە تۆ مافێک ئامانجێکە بەدەستبێنی پێویستمە بە ڕێگاکی هێمن و لەسەر خۆیە چکە لە هەموو حاڵەتێکی تونند و تیژی لە هەموو حاڵەتێکی ئینفعال یا با بڵێن لە هەموو حاڵەتێکی بارگرژی دەرونی تاکەکان کە ئێمە بمانێ وان ڕایبێنین لە ڕاستەیە کارەساتێک هەم بۆ خۆشی دروست دەکات و هەم بۆ کۆمەلگاش دروست دەکات وەکو ئەو نمونەی کە ئێستا لە کۆمەلگا ئێمەدا هەیە بەداخەوە کە جناب لە پێشەکەیەکە زۆر باش باسی بابەتەکانت کرد چەند نمونێک ڕوودا لە ئێستای هەرێمی کوردستانی خۆمان کە لە ڕاستیە جێگەی هەڵوەستەکردنن کە تۆ ئێمە تا ئێساش نەمانتوانیوە لە واری پەروەردەیە نەمانتوانێت گەنجێک بەرهەم بێنین کە بەڕاستی بەتەواویمانە گەنجێک بێ یاخو مناڵێ بێت کە یعنی هەم لە دنیای مناڵی خۆشی تێبگات هەم کە گەورەش بوردۆ لە قۆناغەکانی تری تەمەنی تێبگات یعنی ئێمە سەرمان بە پەروەردەکردنی دایک و باوکە خێزانیش و قوتابخانەش و داوانگە و حەزانەش و هەمووی کۆمپلێتی هەمووی کۆکەینەوە بە جۆرێک لە فۆرمێک لە فۆرمەکانە سەرمان لە پەروەردەکردنی مناڵەکانیشمان تێکداوە چکە هەمومان بەشێک خۆمان پشکمانەیە لە گۆڕینی بیرکردنەوەکان و گۆڕینی ئاراستەکردنی پەروەردەکردنی مناڵەکانمان زۆر جارێ خێزانەکان کاتێک کە ئێمە قسە لەگەڵەکەین کاتێک کە ئەیان دوێنین و باسی پرۆسی پەروەردەیان بۆ بکەین هەر کەسۆ بۆ خۆی جۆرێک لە بنەمایەکی پەروەردەی بۆ خۆی داڕشتۆ لەسەرەوەی کە بوون باپیری لەسەر بنەمای سەرکەوتوبە یا خاڵی لەسەر بنەمای سەرکەوتوبە بەداخەوە کە مەسا قسێکی زۆر هەیە لەسەر بنەمای پەروەردەی لەسەر ئەم کاتی ئێستامان چکە ئێمە بیرمان نەچێت کەوتونەتە بینی دوو حاڵەتەوە یعنی حاڵەتێک ئەوەیە کە ئێستا زۆربەی زۆری پسۆڕانی باری دەرونی کۆمەڵاتی یعنی بەتایبەت ئەوانەی کە لە هەرێمی کوردستانە کار دەکەن یعنی دانەوێت بابڕن فۆرمێک پێشکەشکەن دانەوێت یعنی شتێک پێشکەشی کۆمەلگاکەن کە لە ڕاستیە کۆمەلگا ڕزگارکەن لەو گرفتە گەوری کە ئێستا تێککەوتوە چکە ئێمە بیرمان نەچێت فۆرمێکمان ئەوەیە کە بە سەردەمێکی کۆن بیرەکەینەوە فۆرمشمانەوەی کە بەڕاستیە لە بەعقلێتێکی کەوتونەتە ناو شتێکی مۆدێرنەوە هەر بە عقلێتێکی دواکەوتو یعنی کەوتونەتە بینی دوو بەرداشەوە یعنی ئەوەیە کە ئێمە ئایا مناڵەکانمان وەکو داهاتوو وەکەوەی کە دێتە پێشمان و پەروەردەکردن یا وەکو ڕابردوو کە ئیمامی عەلی ڕەزای خۆی لەسەر بە وتێکی زۆر جوانەیە لەسەر بابەتەکەڵێ هەرگیز مناڵەکانتان یعنی مناڵەکانتان بۆ سەردەمی خوان پەروەردە دەکەن نەک بۆ سەردەمی خۆت بەداخەوە ئێمە هەمیشە مناڵەکانی خۆمان سەردەمی خۆمان پەروەردە دەکەن کە لە حقیقەتە لە سەردەمی مناکە پەروەردەکراوم ئینتەرنێت نەبوو موبایل نەبوو کۆمپیوتەر نەبوو ئایپاد ئەگەر هەش بوو بێ بۆ فیەکی زۆر زۆر کەمە بووە ئەسا من چی بکەم یعنی من چۆنمانە بەکاربێنم بۆیە بەداخەوە یعنی خێزان و قوتابخانە و دایگە و حەزانە و حکومەت و هەر هەمووی بەیەک جار هەمووی بەیەکەوە یعنی ڕۆڵێکی باشیان هەیە لە گۆڕینی ئاراستی پەروەردەکردنی مناڵەکانمان بەو جۆرەی کە ئێستا لە ناو کۆمەلگای ئێمەدا واقعی هەیە و ڕنگدانەوەی هەیە بۆ بەداخەوە بۆیە لە ڕاستی ئێمە ناتوانین ئەو پەروەردەی کە ئێستا هەیە لە ناو کۆمەلگای ئێمەدا بەڕاستی ناتوانین بڵێ پەروەردەیەکی تەندروستە و تاکێکی تەندروست بەرهەم هۆکارە کە لەوەی کە بڵێن ئەو پەروەردەی هەیە کە پەروەردەیەکی ناتەندروستە لە کاتێکە منیش و جەنابیشت و خەڵکێکی خراپ و خەڵکێکی باشیش و هەمومان دەمانەوێت پەروەردەکەمان دروست بێ و منداڵەکانمان پەروەردەیەکی دروستیانە وەرگن کێ هۆکاری پەروەردە ناتەندروستەیە بەڵێ لە ڕاستیە هۆکاری ڕئیسی حکومەتە یعنی هەر چیە بکەین یعنی لەو سەر و بێنینەوە کورداریە لەو سەر بێن تۆ حکومەتە چکە حکومەت لە هەموو کایەکانی ژیان بەرپرسیاری یەکەمە حکومت پێویستە یعنی حکومت بێ بەمانای کەلیمە حکومت بێ یعنی حکومەتێک بێت کە یعنی وەکو باوگوا بێ وەکو باون یعنی وەکو سەرپەرشتیارێکی عامی ئەم خێزانانە ماوەیە بەداخەوە کە ئەمە بوونی نییە لە کۆمەلگای ئێمەدا حکومەت وەکو نەک بۆکو باوک چکە زۆر جارێ ئەڵێن باسی ئەوەکەن ئەگەر باوک ئاوا بێ بەڕاستی کەسی ئەمەدە نییە سەعدای تێنێ بۆ بڵێ باوک بۆیە لە ڕاستی حکومەت بەرنامەکارەکانی بە جۆرێکە کە هیچ کاتێک لە بەشێکی زۆری لە بەرژەوەندی ئاراستەکردنی پەروەردەکردنی تاکی کۆمەلگایمان نییە ئەمەیە خاڵی دووەم وەزارەتی پەروەردەیە ئەی بەداخۆ ئێمە زۆر جارێ قسەمان لەسەرەوە کردو وەزارەتی پەروەردەش وە خۆی نەیتوانیوە ڕۆڵێکی باش بجێڕێت سەبارەت بە چۆنەتی پەروەردەکردنی مناڵەکانمان سەبارەت بە چۆنەتی پەروەردەکردنی ئەو شوێنانەی کە مناڵەکانی ئێمەی تیا بە دایگە و بە حەزانە و بە هەموو سێکتەرانەی کە تیا کار دەکەن بۆیە بەداخەوە وەزارەتی پەروەردەش لە ئاسی ئەو تموحە و لە ئاسی ئەو پێویستیان نییە کە ئێمە لە ڕاستیە دڵمان پێی خۆش بێ بڵێن وەڵی ئێمە نەوەیەک پەروەردە دەکا کە بمانەوەی کە لە ڕاستیە ئێمە بەرچاوڕوونێکی باشمان سەبارەت پەروەردەکردنی مناڵەکانمان یعنی حکومەت دوای ئەو وەزارەتی پەروەردە خەڵی سێم ڕاگەاندنەکانە بەداخەوە کە زۆر جار هەیە بەداخەوە بەشێکی زۆری لە ڕاگەاندنەکان
تەنابەت بۆ پاکردنی بینەرە تەنها بۆ سەرنجڕاکێشەی بینەرە یعنی بەشێکی زۆر کەم لەم کۆمەلگای ئێمەدا هەیە ڕاگەیاندنەکان کە جەختکەنە لەسەرەوەی بنەمای پەروەردەی بە کۆمەلگا بناسێنن و بنەمای کۆمەلگای بکەن ئەولوێتی کارەکانیان و ڕەچاوکردنی لایەنی پەروەردە و لایەنی پەروەردەی دەرونی یاخۆ پەروەردەی کۆمەڵایەتی خێزانەکان بکەن ئەولوێتی کارەکان بەداخۆ ئەمە لە وڵاتی لە کۆمەلگای ئێمەدا بوونی نییە کە بەو چاو بۆ ڕێژە پەروەردەی بۆ ڕێژە کەناڵی کە لە کۆمەلگای ئێمەدا هەیە ئێمە بیرمان نەچێ چەندین کەناڵی ڕاگادنمانەیە هەم بە بینرا و بیسترا و بە نووسراوە بەشێکی زۆر کەمیان توانیویانە با بڵێن جێگە دەستیان دەربێت لە پرۆسە پەروەردەکردنی ئەمانە ئەمە سێ سێکتەرن سێکتەرێکی تریش بەداخەوە ئێڵم کە ئەو ناوەندانن کە پەیوەندیدارن بەم بابەتەوە لە ڕێکخراوە حکومی و نەحکومیەکانیش بەداخەوە کە ئەوانیش وەکو پێویست ناتوانێت ڕۆڵی ئەوە بجێڕن کە لە کاتێکە ئەگەر حکومەت غیابی بوونی هەبوو ڕێکخراوەکان پڕیکەنەوە یاخۆ ڕاگەیاندنەکان پڕیکەنەوە یاخیر یعنی بەڕاستی سەر لە شێوانێکی تاو ڕووی لە تاک بە تاکی ئەم سێکتەرانە کرد کە ئێمە باسمان کرد بۆ جۆرەی کە یعنی من زۆر کەم ماوەیە ئەمە 7 ساڵ لەم بوارە کار دەکەم 6 ساڵ لەم بوارە کار دەکەم زۆر کەم من بینیوە بۆ منە خەمخۆرێکی تاو ببینیم لە کۆمەلگایەکە کە لە ڕاگەیاندنەکانە ببینیم لە ڕێکخراوەکانە بە تەواوی بۆ مانای کە ئێمە دەمانێت لە ئاسیا ئۆتۆمۆبیل ئێمە بێ چۆ بەراورد بۆ هەموو کارەساتی کە دروست دەبێت بەراورد بۆ کۆمەلگا پڕ لە تەنگەژۆ پڕ لە گرفتێکە هەیە لە ڕاستی ئەو بەشە کەمەشی کەوڵدا لە ئاسیا ئۆتۆمۆبیل ئێمەدا نیە بەداخەوە ئەم سێکتەرانە و ئەم سێکتەرانە ڕۆڵی بەرچاویان هەیە لە چۆنەتی تێکچوونی پرۆسەی پەروەردەی خێزانەکانی ئێمە بەداخەوە کە خێزانەکانیش لەنا ئەوەیە ڕۆڵێکی باشیان نەجێڕا بەڕاستی پێڵەوە کۆ پێویست کە بۆ لە مناڵەکانیان پەروەردە دەکەن بەشێکی زۆری خێزانەکانی ئێمە بەداخەوە ئێمەڵێن ئیسعدادی تایە با بڵێن پارە بۆ زۆر شت سەرف کات زۆر شت بۆ مناڵەکەی بکات بەڵام ئیسعدادی ئەوەی تیا نییە بۆ من ڕۆژێ بچێتە دەورێکە و دابنیشە بڵێم مناڵچۆ پەروەردە دەکرێت ڕۆژێ لە شوێنێکە لە بەرنامێکی وەکوی بەڕێستانە یاخۆ لە چەندین بەرنامێکە ڕۆژێ گوێ بگرێ بزانە مناڵەکەی چۆن پەروەردە دەکات ئەم هەموو گرفتە هەیە لە ناو خێزانەکانی ئێمەدا ئەم هەموو گرفتە هەیە سەبارەت بە هەرزەکارەکانمان سەبارەت بە مناڵەکانمان هیچ یەکێک زۆر کەمێک لەو خێزانانە ڕۆژە پرسیار کە بڵێ کاکە ڕزەحمەنێ بن ئەم گرفتەمەیە چی بکەم بۆی چارەسەر بکەم دایک و باوک لە مەجلیسا کە دانیشن ئەوەندەی شانازی بە ژووری نووستن و بوونی تەلەڤیزیۆنێکی جیا و ئایپاد و مۆبایل و سیارەی مناڵەکانیانەوەکەن هێندەمون لەوە شانازی بە پەروەردە ڕەسەن و دروستەکانەوە ناکەن بەداخەوە ئێڵم ئێستا من بۆ خۆم لەبەر ینی واقعێکی زیندوو لەبەردەستی منایە من بۆ خۆم لە بواری سێکتەری پەروەردە ئێستا کار دەکەم ڕێژێکی زۆرم لە خوێنکار هەیە ڕێژێکی زۆر بەرچاو لە خوێنکارم هەیە ئەم ڕێژە بە زۆرە لەوانە بڵم ئەم ڕێژە زۆرە زۆربەی زۆری بە ئایپاد و بە تەلەڤیزیۆن و بەم شانەوە خەریکاتە نزیکەی 12 شەو ێ من بیرەکەمەوە یعنی تۆ ینی مناڵێک ئەبێ خێزانێک چۆن بگاتەوە قەنەعەتی کە بۆ پەروەردەکردنی مناڵەکەی خۆی دەست ڕاگاندن بەتایبەت ڕاگاندنی ئێستای کۆمەلگای ئێمەدا چۆن ئەبێ دایک و باوکێک ینی ئەوەندە خەمسار بێ پەروەردەکردنی مناڵەکەی خۆی بخاتە دەست ئایپاد پەروەردەکردنی مناڵەکەی خاتە دەست ئینتەرنێت و پەروەردەکردنی مناڵەکەی بخاتە دەست گەڕەک و کۆڵان یعنی من سرم لە تەعجوبمەوە بەڕاستی پێڵم یعنی ئەمەی کە ئێستا هەیە تەنها لەم کۆمەلگای ئێمەدا ئەتوانی بڵێن خصوصیەتێکی زۆر تایبەتی و زۆر تایبەتە لە پەروەردەی زۆر دنیا لە پەروەردەی زۆربەی دنیاکان جیاوازە یعنی ئەم پەروەردەی کە ئێستا لە هەرمی کوردستانی خۆمانە هەیە یعنی خێزان هەیە ئاسایە زۆر ئاسایە 5 مناڵەکە ئینتەرنێت بەخێوی کات هەر 5 مناڵەکەی پەروەردە ئینتەرنێت پەروەردەی بکات بە حەقیقەتە کە ئینتەرنێت تۆ ناتوانانی زەمانەتی بکەی کە بۆ مناڵەکە بە چ ئاراستی پەروەردە دەکات و تەلەڤیزیۆنیش بە هەمان شێوە ئێمە سیرکە ڕاگەیاندنەکان زۆربەی زۆری توێژینەوە زانستەکان ئێستا ئەوان سەرماندووە یعنی لەبەرەوەی ڕاگەاندن تەلەڤیزیۆن بەتایبەت کە ئێستا بۆتە یەکێک لە سێکتەرە زۆر بەهێزەکان چونکە میوانی هەموو ماڵەکانمانە لە هەموو ماڵەکانە بوونی هەیە یعنی ئەتوانین بڵێن بە هۆکارێکی زۆر بەهێزیش دابدرێت بۆ بەگۆڕینی تەوجیهی بیرکردنەوەی لایەنی پەروەردەی مناڵەکانمان بەداخەوە کە ئەمانە لە کۆمەلگای ئێمەدا بەرەو سەر لە شێوان و لێ تێکچوونێکی زۆر ڕۆشتووە ئەگەر بەم شێوازی ئێمە بڕوا بەداخەوە لەوانەیە بڵێم ئومێدێکی باش چاوەڕێ ئێمە نەکات چونکە ئێمە زۆر جار هەیە کە ئەگەر بڵێن بە چەند نمونەیەکی کەممان هەیە لەوەی کە با بڵێن هەوڵێکی پەروەردەکردنی باشدا بەڵام ئەگەر من هەرچەندێک مناڵێکی خۆم باش پەروەردە دەکەم یاخۆ بمێ پەروەردەکەم لە حقیقەت ئەگەر دراوسێکم باش پەروەردە نەکا مەکتەبەکەم مناڵی باش پەروەردەیانە بێ ڕۆژەکەم باش پەروەردەیانە بێ سوودی کەوتو نابێن چونکە لە حقیقەتە مناڵەکەم لە نەتیجە من دەبێ بخەمەوە ناو کۆڵان یا بخەمەوە ناو ئەو سێکتەرە پەروەردەیانەی کە دەبێت لە ڕاستیە داهاتوو خۆی تیا بنێگنێ بۆ ئەگەر من هەر بەتەنابم لەوانە بڵم ناتوانم ڕۆڵێکی باش بێڕم لەسەر پرۆسە بۆیە ئەمە پێویستی بە ئاگادارکردنەوەیکی سەرتاپایی هەیە و پێویستە هەمومان بێکەوە لە ڕاستیە ئەم خەمە و خێنە خەمی هەمووان بەداخەوە ئێڵم کەمترین خەم کە هەمومان خەمی لە بخۆین خەمی پەروەردەیە کە لە هەموو دنیادا یعنی ئەگەر ئێمە بەڕاستی پێڵم ئەگەر ئێمە سێکتەری پەروەردەی بەجددی وەرگرین بنەماکانی بەجددی سیر بکەین و پلانەکانمان بەجددی دابڕێژین بە دڵنیای پێدەڵم دەتوانین هەر بە سێکتەری پەروەردە دەتوانین ئێمە بنیادی کۆمەلگا بە تەواوی بە تێر و تەسریت بنیادی کۆمەلگا دابڕێژین
بەڵام ئێمە لەبەرەوەی بنیادی کۆمەلگامان پەروەردەیەکی باشمان نیە نەماتوانێت بنیادێکی باش بۆ پەروەردەکەی خۆمان دابنین تۆ تاوێرە نەوتت هەبێت تاوێرە داهێنەرت هەبێت تاوێرە وڵاتێکی پێشکەوتوت هەبێت تاوێرە تارەت هەبێت هەموو دیناتێ بێ سوودی کەوتوی لێ نابینی چونکە تۆ لە بچووکترین لەحەزەیە گۆڕاکاری بەسەر تاوی کۆمەلگای ئێمە دادێ ئەوەی نمونەکانی کە لەبەر چاومانن یعنی ئەتوانێت بە یەک لەحەزە ئێستا با بڵێن بچووکترین شت با بڵێن ڕووداوی بەسەر کوردستانیان ڕووبا بچووکترین ڕوودا و ڕووبا لە سانەوەتمان یاسا و قانون جێبەجێ ناکەین لە سانەوەتمان لە بچووکترین ڕوودا بۆ لەبەر وڵات تێک چووتەوە بەڵام تۆ گەر ئێمە پەروەردەیەکی باشمانە بێ یعنی تاکەکانمان وا پەرۆ دەکەین کە پابەندی یاسا بێ پابەندی ڕێنمایەکان بێ پابەندی ڕێز و خۆشەویستی بێ کە جەناب باسی دەکەین هەمومان یەکتریمان خۆش بێت ڕق وەلاو بنین وڵاتیش بڕوخێ لە کاتێک ئێمە دەتوانین لەو دەشەش بین یەکتریمان خۆش بێت توانین لە شاخەش بین یەکتریمان خۆش بێت توانین لێرەش نەبین لە هەر وڵاتێکی تر یەکتریمان خۆش بێت بەڵام بیرە نەچێ بڕواب کە ئێمە ئێستا من گەشتمەوە واقعی بەشێکی زۆری کە بە دیراسی وەزعەکە کەتیە یعنی نمونەیەکم لە بەردەسات توانم ئەو نمونەیەش بۆ نمونە ناکرێ با بڵێن سەڵەسەر بەڵام ئەو نمونەیە کە ئێمە زۆر ڕقمان لە یەکتریە ئێمە ناتوانین یەکتریمان خۆش بێ یعنی بنەمای کارکردنی ئێمە لەسەرەوە ساسەیە کە بەڕاستی ڕقمان لە یەکتری بێ یعنی تۆسێک کە مناڵەکانمان لە گەڕەکە بینی سێ پەلاماری یەکتریە دێ لە مەکتەبە ئەیبینێ پەلاماری یەکتریە دێ لە هەر شوێنێک ئەیبینی سێرەکەی یعنی خێرا بەجۆرە پەلاماری یەکتری دێ کە تۆ پێ و سێرە ئەم مناڵە بۆچی ئەوەندە بەڕاستی شەڕفەتە نەبێ یەکتری فرۆشن بۆچی ئەو کێشان دووزەکەت بۆی بەداخەوە سێکتەری پەروەردە لە کۆمەلگای ئێمەدا ئەگەر بەم ئاسە بڕۆ بەم شێوازە بڕۆ لەوانەیە بڵم ومێدێکی باش چاوەڕێ ئێمە ناکەوە بە باش چاوەڕێنی کاتێکە دەسەڵات و میدیا لە کوردستان ناتوان ڕۆڵێکی باش بگەڕن یان پەروەردەیەکی باش دروست بکەن یا بوونەوە تاکەکانمان لە توندوتیژی دوور بخەنەوە ئەو کاتە ئەرکی خێزان و تاک خۆی چیە لە خۆ پەروەردەکردن لە دوورخستنەوەی توندوتیژی لە ژیان و هەڵسوکەوتی ڕۆژانەیدا وڵی من زۆر جار ژووتمە من بە خێزانەکانم وتەوە ئەو خێزانانی کە ئاسی وەعیان باشە لەباری پەروەردەکردن و ئانیشی کە باش نییە منە مجارە ئاراسی قسەکردنێک بۆ خێزانەوە تۆ پێم وتوە بەڕاستی بەرپرسیارەتی ئێستا هەموو حکومەتۆم خێزان وەلاونە چونکە بەڵام حکومەت وەلاونە چونکە حکومەت یعنی کەمترین بەرپرسیارەتی هێناوە بەربرین کەتی بەرپرسیارەتی ئێستا بە چۆنەتی پرۆسی ژیان و ڕێخستنەوەی ژیانی من بۆیە لە ڕاستی ئێستا ڕۆڵی خێزان لەم ناوەندەیە دەبێت ڕۆڵی ڕاگاندن ببینێ ڕۆڵی حکومەت ببینێ ڕۆڵی بەشێکی زۆری لەو ناوەندانە ببینێ کە لە ڕاستیە ئەرکی پەروەردەکردنی خێزانەکانی ئێمەیە بۆیە خێزان و ئەوانەی کە ئاسی وەعیشان بەرزەوە ئەوانەی کە ئەوەی وەعیشان کەمە دەتوانن هەردووکیان بەڕاستی بێ پشت بەخوان بەسن پشت بۆ ئیمکانەتە کەمە معریفێ بەسن کە خوانیانە چونکە لە ڕاستیە یعنی من نازانم ینی زۆر ئومێد بەخش نیم سەبارەت بۆ نییە خوانە خواست بڵێم وڵی زۆر ڕژبینم بەرامبەر بە کۆڵگایە بەڵام ئەبینی کە پرۆسی پەروەردەکە بەم شێوازە ئەڕوا بۆ نمونە ساڵی 200,000 خوێنکار واز لە خوێندن هێنێ ساڵی 30,000 خوێنکار واز لە خوێندن هێنێ دوو خوێنکارن چواری دوو خوێنکاری با بڵێن دوو مێرمناڵمان هەیە 12 ساڵ و 13 ساڵ و 14 ساڵە ئەچێ با بڵێن پەلاماری شوێنێکەدا هیچ یعنی وەزارەتی پەروەردە خۆشی بۆ ناخورێنێ بڵێ زەحمە نەبێ ئەم کەسانێک کە بۆ نمونە پەلامەر بۆ یعنی پەلاماری جۆرێک لەم توندوتیژیە بن یاخود کارێکی لەم جۆرە ئەکەن پێویستە ئەمە هەڵوێسێ لەسەر بکەن بڕوا بکە ئەمە ئەگەر لە هەر شوێنێکی دنیادا بووە چەندین ناوەندی زانستی و توێژینەوەی زانستی دەکەوتە کار شەو ڕۆژی دەخستە سەرێک تا ئەوی بیسەلمێنێت چۆن خوێنکارێک گەشتە و قەناعەتی کە جۆرێک لەم کارە ڕەفتارە بکات یاخود بۆ نمونە لە هەر شوێنێکی دنیادا بێ کاتی یەکێک لە خوێنکارەکانی کە واز لە خوێندنی دێنێ لە ڕاستی ئەمە یعنی کۆمەلگا هەمووی بێتە قسە یعنی هەر هەمووی بێتە قسە چونکە من ئەگەر مناڵی دراوسێکم لە خوێنەوار بێ کاریگەری لەسەر مناڵەکەی من مناڵی براکەم لە خوێنەوار بێ کاریگەری لەسەر مناڵەکەی من بەڵام نازانم ئێمە جۆرێک لە بێباکی ڕووی لە کۆمەلگایمە کردووە یعنی بەس خۆم گرتوویتە تاوە خەڵکی کە ئاساییە گەر خوێنەوار بێ خوێنەوار نەبێ بۆی بەداخەوە ڕێژێکی زۆر لە خوێنکار واز لە خوێندن دێنێ جالەبار هەرەوە کارێک بێ ڕۆژێک نییە بۆ منە یعنی ئەمە کار بکرێت لەسەرمەی کە نابێ خوێنکار کە نابێ مناڵ واز لە خوێندن بێنە ئەی هاوار یعنی ئەمە حەیانە سەڵات یعنی تۆ نابێ یعنی بەم جۆرە عملیە کار بکەی بێخەمبی سەبارەت بۆ هەموو خوێنکاری کە واز لە خوێندن دێنێ جالە هەر بیانوێک بێ ئەوە پەیوەندی بەخوایانە پەیوەندی بەلایەنی حکومەتەوەیە بۆیە ڕاستی وەزارەتی پەروەردە لەم حاڵەتە پێویستە بێتە سەرخەت و بە عملی بەکردداری کشتی هەبێ یعنی تۆ یعنی ئەگەر وەزارەتی پەروەردە من دڵنیات دەکەمەوە ئەگەر ئەم پەیامانە بەم شێوازە بگەنن لای دەسەڵاتدار و با بڵێن وەزارە بڵێ من هەدرگا داخەم یعنی بەڕاستی قبوڵم نییە من وەزارەتێک بەم شێوازە لە ساڵەکە بۆ 10,000 خوێنکار واز لە خوێندن بێنە قبوڵم نییە مەعی من چۆن لە وەزارەتێکی بەو شێوازە دانیشم ئەگەر وەزارەتی پەروەردە بەم شێوازە کار کرد دڵنیات دەکەمەوە یعنی خەڵکی خێرخواش بێتێ دێ سەر ئەم پرۆسەی بابەتە ئێمە سێری وەزارەتی پەروەردەکە ئەم هەموو سکاڵە هەیە ساڵانە چەندین هەزار خوێندنگە هەیە کە بۆ منە بەرەو لە ناوچوونە چێ یعنی چەندین یعنی خوێندنگە هەیە کە دوو داوام سێ داوامیتە ئەمە چۆن لە چوو پەروەردەیەکی ئەم تەلەمانایە یعنی چۆن پەروەردەیەکی مامۆستا هەیە بۆ 3 مانگ 4 مانگ جارە موچەی دیتی مامۆستا چۆن توانێت مناڵە بە پەروەردەکە بەداخەوە سەرکی پەروەردە لە کۆمەلگای ئێمەدا بە مامۆستاش ئەوەی کە سێکتەری ڕئیسیە با بڵێن بەرچاوڕوونی یەکەمە لە چۆنەتی پەروەردەکردنی مناڵ و مناڵش بۆ خۆی و خێزانی مناڵەکانیش سێفیان هەر سێکیان ئیهمال کراون یعنی سێفیان کە ناتوانانی بۆ نمونە یعنی دەستنیشانی ئەوەی کە بڕاستی ئەم سێفیەیە
لە ڕاستی ئامادە باشی تا ئامەشی تەواویان تێدا بۆ ئیکە مناڵەکان پەرۆ دەکەن بەداخەوە کە لە ڕاستە بەم شێوازە بڕوا من دڵنیاتان دەکەم بەرچاوڕوونێکی باشم نییە سەبارە بە داهاتووی کۆمەلگای ئێمە. بەڵێ زۆر باش مامۆستا سیار زیادبوون و بەردەوامبوونی قەیرانەکان قەیرانی یەک لە دوایەک و بەردەوامەکانی ئەم وڵاتە لە قەیرانی سیاسی و ئابووری و موچە و زۆر شتی دیکە تا چەند ڕۆلیان هەیە لە زیادبوونی تونند و تیژەکاندا. بەدڵنیایەوە قەیرانەکان هەمویان یەکێک بە دوایەکە کەم تا زۆر ڕۆڵ و کاریگەری خوان هەیە لەسەر خێزانەکان. هەندێک قەیران هەیە بەتایبەت و قەیرانانەی کە کوشتار و شەڕیتە ڕاستەوخۆ ئەگەر ئێمە زۆر جار ئەمەمان وتووە ئەگەر بۆ منە بە سەعاتێک کەسێک تووشی حاڵەتی نەفسی ببێ یاخود پەروەردەکەی تێکچێ بە 1 سەعات باڵێن بە ڕۆژێک پەروەردەکەی تێکچێ بە ڕۆژێک لانی دەرونی تێکچێ ئێمە پێویستمان بە ساڵەکەی بۆ ئەو سەعاتە چاپ بکەینەوە. بۆیە لە ڕاستیە هەموو ئەو قەیرانانەی کە ڕوو لە هەرێمی کوردستانی خۆمان دەکەن ڕاستەخۆ کاریگەریە لەسەر خێزانەکان و لەسەر چۆنێتی پەروەردەکردنی خێزانەکانی خۆمان. بۆ نمونە ئەوەی کە با بڵێن ئەگەر ئەم شەڕی داعش بوو کە لە کۆمەلگای ئێمەدا ئێمە 1800 کەسمان شەید کرا لەو شەڕەیە بێجگەلەوەی کە نزیکەی ئەوەی کە من نازانم تقریبا نازانم ئامارەکە تا چەند ڕاستە نزیکەی 6000 کەسیش بریندار بووە 1800 کەسمانەیە لەم خێزانانە لەمانە ئەگەر ئەم 1800 کەسە 1000 کەسیشی خێزانی بێ یعنی ئەم 1000 کەسە ئەگەرێکی مناڵێکی بێ 1000 مناڵ بێ باوک بوو باشە 1000 مناڵ بێ باوک گەبێ ئەم 1000 مناڵە چۆن پەروەردە دەکەی بە بێ باوک لە کاتێکە کە پێویستە حکومەت وەکو باوک وا بێ لەو پرۆسەیە وەزارەتی پەروەردە وەکو باوک وا بێ ڕێکخراوەکان وەکو باوک وا بێ یعنی سەر تاپەی کۆمەلگا وەکو باوک بجێڕێ ئەرکی باوکاتی بجێڕە سەبارەت بۆ 1000 مناڵە ئەمە وایە ئەم حەقیقەتە بوونی هەیە لەناو پرۆسەیە بەدڵنیاوە نەخێر بۆی 1000 مناڵ بە بێ باوک پەروەردەکردنی و گاندنی بەوەی بیگەینتە شوێنی ئامانجەکانی ڕاستە کارێکی قورسە پرۆسەیەکی ئالۆزە پرۆسەیەک نییە ئەوەندە بە ئاسانی بتوانانی تێپەڕێنی ئەمەیە و بە هەمان شێوە قەیرانی داراش بە هەمان شێوە کاتێک کە ڕوو لە هەرێمی کوردستانەکە و ڕوو لە خێزانەکان دەکا خێزانێک با بڵێن ئێمە 700,000 هەیە ڕاستەخۆ حکومەت بەبێ ئەوەی پرسی پێ بکە و بەبێ ئەوەی حرمەتی بۆ دابنێ ڕاستەخۆ بۆ یەکە بە 300,000 دینار وەکو ئەوە احترامە زۆر جارێ وتمانە ئەمان خۆی زۆر جارەیە قەیرانەکان بەداخەوە گەر بۆ هەمومان بێ وەکو یەک بێ تێڕوانینی خێزانەکان تێڕوانینی کەسەکان بۆ قەیرانەکان ئەگەر وەکو یاکوا بێ لەوانەیە کاریگەری کەوتوو نەبێت لەسەر خێزانەکان بەڵام بەداخەوە زۆربەی زۆری قەیرانەکان بۆ فیئەیەکی خواری خوارەوە فیئەکەی سەری وەکو بەرزەکی بانان بۆی دەرەچێت فیئەی سەریسەرەوە بە پارە نابێ فیئەی سەریسەرەوە کەسی ناکوژرێ فیئەی سەریسەرەوە کەس تعدای لێ ناکات فیئەی سەریسەرەوە لە گەشت و سەفەر و سیاحەت و لە چوزانم لە ئەوروپا و لە ساری خۆش و تار و شتەکەی خۆی ناکەوێت فیئەیەکی خواری خوارە ئەو فیئەیە کە بەڕاستی پێڵم فیئەیەکی داما و قوربەسەر و نەهامەتیە هەچی قوربەسەر و قورسایی ئەم کۆمەلگای ئێمە کەوتۆ سەر ئەو فیە کە لە جیازی چیناتی لەم کۆمەلگای ئێمەدا ئێستا بۆ دو ئاست چینێک لە بەرزی چینی کەژە خوارەوە بۆی ئەم چینی خوارەوە لە هەموو ئەو گۆڕانکاریە و ئەو شتانەی کە ڕوودەن لە ناو کۆمەلگا و قەرانێک کە ڕوو لە کۆمەلگاکە ڕاستەخۆ کاریگەری لەسەر چونکە بۆ بنەمایەکی پتێوی دانە ڕشتۆ بۆ خۆی یعنی ئەم سێری خێزانی کۆمەلگای ئێمە دەکا يعني قيران بدو قيران رويته دكا يعني ناسك إصلاحات الله مشي يعني بالرواب كهمو كمال قائمة 3 صار توزي خليه إصلاحات ك3 صار يعني أول شيء في برا بيني وكان نخر نبي إصلاحات يعني 3 صار كمال قائمة خليه توزي إصلاحات يعني توزي لشر وكشتار ولا توزان بلا برنامج ببلاني وتوزي لهم خموازارين جات براس حقوق قيراني كتير مودوس كر بويه قيران كان نبرو كمال قائمة دا جورج منظمي ورخرا وبرنامج الرجيم ونيا بشازيك أكاديميانا بويه راس حقوق بشكل زور قيراننا كم تازور كاريجري لسخزانة كانوا ڕنگدانەوەشی بۆ لە ناواقعەکەیە زۆر باشە کەواتە چۆن توندوتیژی لە ناخ و هەڵسوکەوت و بیرکردنەوەی مرۆڤەکاندا بنەبڕ بکرێ ئایا بۆ نمونە تاکێک دوای تەمەنێ لە توندوتیژی و دوای تەمەنێ لە ڕنگدانەوەی توندوتیژی لە کەسایەتی و قسە و هەڵسوکەوت و ڕەفتارەکانیان دەتوانین ئەم مرۆڤە بگۆڕین بۆ کەسێکی نەرمونیان و دوور لە توندوتیژی بەڵێ سەبارە بۆ توانین بەدڵنیاوە توانین لە هەموو حاڵاتەکەی ئێمە توانین کەسێک با بڵێن ئەو پەڕی توندوتیژی بێ و ئینفعال بکات و با بڵێن زۆر جار هەیە جەریمە و تاوانیشی ئەنجام دابێت بەدڵنیاوە دەتوانێت بگۆڕدرێت بۆ سەر کەسێکی ئاسایی و بۆ سەر کەسێک کە بۆ منە زۆر جار هەیە لە ئێمەش باشتر بێت یعنی بەڕاستی بەڵام ئەمە بەچی دەکرێت ئەمە بە بەرنامە و بە پلان و بە ئیقتصاد و بە پارە و بەو جۆرە کارانە دەکرێت کەوا بێ خەڵکانی سوڕی ئەکادمی لە بوارە کار بکەن یعنی تۆ کەسێک کە بۆ منە ئێمە ئەگە دوو تەلەبەمان هەیە لە ناو مەکتەبێکە لەسەر ڕق و ئەو ئیکە لەم ڕۆژانە کە یەکێک لە بەرنامەکانی دۆسیەی تاوان کە لە کەناڵی NRT بەرنامەکە ئەوەی کە بەڕێزکا گامانج باسی کرد دوو گەنجن دایک و باوک و خێزان باڵی باوکی بە جۆرێک پەروەردەیکردون پڕن لە ئینفعال پڕن لە توندوتیژی خۆم گەنجە بەڕاستی پێویستی بەوەی کە دووبارە ڕای ڕێکی بخێتەوە بیخێتەوە سەر کەسانی ئاسایی کەسێک کە بۆ منە بەرنامەکە ئەوەیە کە با بڵێن لەسەر ڕق و چینە بەرهەم دێنێت هەر ئەو کەسێک بۆ خەڵکانێک دەتوانن ئەمەی بۆ چاپکەن بەڵام ئێمە چێن ئەو کەسانێک کە ئەم کەسانە ڕادێن لەسەر ڕق و چینە چێن ئەو کەسانێک کە کار ئیشیان لەسەرەوەی کە ئێمە ڕق و بۆ بوخز و چینە لە ناخی ئێمە دروستکەن بۆ بڵنەوە ئێمە بێ پێشتر
دیراسی ئەو وەزع بکەین دیراسی کەسەکان بکەین بڵێن ئەو کەسانە چێن و هۆکارەکانی چین و چۆن ئەم کەسانە چونەتە ناو پرۆسە یعنی ئەمە بە پرۆسەیەکی دوور و درێژە ئێمە ناتوانین بۆ منە کەسێکە کە وەکەوەی کە ئێستا لە چاکسازەکانی شایە کەسێکە کە جەریمەیەک ئەنجام بەدا ناتوانم بە دوو ڕۆژ بڵێم وڵایم کەسە تەواو کەسە تەکمیلە و تەواو هیچ کێشێکی نەماوە ئەم کەسە بە بەرنامە دەکرێت بە پلان دەکرێت و ئەگەر کەسەکە با بڵێن تاوانەکەی ئەنجام دابێ خو تاوانەکەی ئەنجام نەدابێت پێویستی بە پلان و بەرنامێکی تۆکمە هەیە بۆ ئێمە کارێک بکەین لە جار ڕق و چینە لە جات ئەوە لای بن و خۆشەویستی بشێنین چونکە ئێمە زۆر جارەیە لە ڕق و چینە تێنەگەشتون بەڕاستی لە ڕق تێنەگەشتون ڕق چەند هێنەی زەرەدیە بۆ کەسی بەرامبەر 10 هێندە زەرەدیە بۆ خۆت 100 هێندە زەرەدیە بۆ خۆت چونکە تۆ بەردەوام خانەکانی مێشکت لە ناو دەبا بەردەوام تۆ گیرۆدەی دەستی کەسێک دەبی کە لەوانەیە زۆر کەم بەدەستی بگەیت لەوانەیە بەشێکی زۆری ژیانە تعمیم دەکەی بەس بۆ یەک تۆڵە کەسی بەرامبەر بشێنیتەوە تۆ ئەمە هەمووی بە ژیانی بەرامبەر خەریکە بی بە ژیانی خۆت و خەریکی لەوانە بەشێک لە داهێنان بەرجەستە بکەیتەوە بتوانی پرۆسەی ژیانی خۆشت گۆڕانکاری بەسەر بکەیت بۆیە لابردنی ڕق لە کاتێک کەسێکە گە دروستی کرد کە پرۆسێکی ئاسان نییە بەڵێ ئەگۆڕدرێ بەڵام پرۆسێکی ئاسانی و پێویستی بە بەرنامە ڕێژوو بەرنامێکی تۆکمە هەیە سەوار بەو پرۆسەیە هۆکار چییە کە بەشێکی زۆر لە مرۆڤەکان کە نەرمونیان و لەسەر خۆن دوای ماوەیە گەستەکەی توندوتیژی تیانە دەبێتە مۆرک و سیما یان بۆونە منداڵێک کە بە نەرمونیانی لەدایک بووە لە سەرتا و هیچ جۆرە توندوتیژیەکی دەدانە بۆچی وردە وردە توندوتیژی لەم هەڵسوکەوت و ڕەفتاری ئەم مرۆڤەدا دەچێنرێ و دروست دەبێت بەڵێ بەشێکی زۆری هۆکارەکە بۆ خێزان دەگەڕێتەوە لە ناو پرۆسەیە چونکە خێزانی ئێمە بەداخەوە ئێڵە ینی وعیکی باشی نییە سەبارە بە چۆنی پەروەردەکردنی مناڵەکانی ئێمە بەشێکیشان بەدڵنیا و ڕۆڵێکی باشیە ئەویش بۆ گەڕێنەوە کاتێک کە یەکێک لە خێزانەکان ئێستا بڕۆ هەر لە چوادووری خۆ پرسیارکە ئێمە زۆر جارە ئێمە لەوانە ئەمانە پێویستی بە بەحثی توێژینەوەی زانستیە بێ بەڵام زۆر جارێ واقعەکەی کە لە بەردەستیشمانە و لە کارکردنشان لە ناو پرۆسەی لەوانەیە بڵم بەشێک لە توێژینەوەی زانستیەکان بەشێک لەو بەڵگانە بخاتە ڕوو بۆ نمونە ئێمە خێزانمانەیە زۆر جارێ مناڵی یەکەمی هەیە ئەم مناڵی یەکەم هەرچی بی خوا بێ ئەم بۆی دابین نەکە هەرچی ویستی بۆی دابین نەکە باشە تۆ خۆ هەرە مناڵە نییە چونکە تۆ وردەوە زیاد دەکە مناڵی دووەمێ بەشێکی زۆری ڕاستەخۆ ئۆتۆماتیکیان ئەم هەموو خزمەتگوزاری کە بۆ مناڵی یەکەمە دابی کردووە قەتع بێ چێتە سەر مناڵی دووەم جا حساب بکە ئەمە لە خزمەتگوزارەکان بێزگە لە خۆشەویستی و لە ناز و عاتف و ئەو شتانی کە باسیەکەی دووبارە چێتە سەر مناڵی دووەم مناڵی دووەم کە دێ مناڵی یەکەم وەزانێ مناڵی دووەم بەشێکی زۆری ئەو پرۆسانەی ئەو خۆشەویستی و ئەو خزمەتگوزارانی بۆ دابینی ئەو بەشەکەی دەبا بۆیە هەر لە سەرەتای دروستبوونی خێزانەوە لە مناڵی یەکەم و دووەمەوە ئێمە بەشێک لە توندوتیژی لە ڕۆحی مناڵانەی خۆمانە چێنین بەشێکی زۆری خێزانەکانی ئێمە ئێستا بەشێکی زۆری گرفتی ئەوەیە کە بۆ منە دوو مناڵەیە بێ کۆ ناگوچێت دوو مناڵەیە بەردەوام شەڕێتی دوو مناڵەیە بەردەوام پەلاماری یەکتری دەدەن ئەمە بۆ یخۆ پرسیار ناکە بۆچی ئەمە وای لە هات پرسیارەکە ئەوەیە وەڵامەکە ئەوەیە کە خێزانەکانی ئێمە بۆ مناڵی یەکەم هەموو قوربانیەکەدا بەڵام مناڵی دووەم تۆ وردە و دەچیتە تەمەنەوە تااقەتە نامێنێ یعنی حوسڵی ئەوە نامێنێ و مناڵی یەکەمی بۆ بکەی یعنی لەو هەموو قسە و قسەڵەکە ڕزگارت بۆ کە بە تۆ بڵێن کاکە تۆ وەجاخ شوێری و مناڵە نابێت ئەو ڕزگاری بۆلەوە بۆ مناڵی کە دووەمێ وردە ئەم تاقەوزەیە کەم دەبێتەوە ئەم جیاوازیەکی زۆر دەکات لەنێوان جیاوازیە زۆرەکەەوە لە مناڵەکە مناڵی یەکەم ڕقی لە مناڵی دووەم بێ کاتێ مناڵی یەکەم ڕقی لە مناڵی دووەمێ مناڵی دووەمیش بە هەمان شێوە ڕەدەفعلیە بۆ مناڵی یەکەم ئێستا زۆربەی زۆری خێزانەکانی بەداخەوە ئەم کێشەی هەیە لەم حاڵەتەیە کاتێک کە مناڵە گەورە بێتێتە مەکتەبە هەمان شێوە بۆ منە زۆر جارە ڕەدەفعلیە بەرامبەر بە مناڵەکانی تر توندوتیژیە نێ بەرامبەر بە مناڵەکانی تر زۆر جارە لەوانەیە لە مەکتەبە ڕێزانەشە خەڵکانێکی باش نەبێ با بڵێن یاخود ئاگاداریان دە پرۆسە نەبن لەبەر زۆری وەری تەلەبەکان لە ناو مەکتەبانە لەوانە مامۆستاکانش نەتوانن و پێویست دیراسی هەندی حاڵەتکەن کە ڕوو ئەدا بۆ من تەلەبەیەک ئەگەر چەند جارێک پەلاماری کەسێکی یا دیراسی بکە بۆیە ئەگەر کاتێکە بینی ئەم مناڵە لەوێش ئەگەر شەڕێک کێشەی دروستکە ئەگەر خەڵکانێک لەوێ باش فریایکەون باشە دەتوانن وردەوت ئەمە ڕێک بخەنەوە بەڵام خێزان لەم پرۆسەیە ڕۆڵی بەرچاوی هەیە لە دروستکردنی ڕق و چینە ئەنجا دوای ئەوە با بڵێن ڕاگەاندنەکانش بە هەمان شێوە من زۆر جارێ مناڵ ئێمە چەندین ڤیدۆمان بینێ لە ڕاگەاندنەکانە تەلەڤیزیۆنەکە لە چی پێخشکە مناڵەکان بە هەمان شێوە دووبارە دەکات بۆیە ڕاگەاندنەکانش بە هەمان شێوە ڕۆڵێکی بەرچاویان هەیە لەسەر چۆنێتی دروستکردنی توندوتیژی لە ناو خێزانەکانی ئێمە فیلم لێدرێ ساعات 8 شەو فیلم لێدرێ ینی فیلمێش 8 شەو لە ساعت 50 کوشتن و بڕینە لە ساعت 50 تۆ فیلمێک لە ساعت 8 شەو لە ساعت 50 کوشت و بڕینەوە لەو کاتە زێڕینە لێدرێ بۆ خەڵکی ئەم وڵاتە ئێمە و هەر هەمووی دانیشتەوە خو خێزانی ئێمەش وعی ئەوەی نییە کە بڵێ بالای بەمنا بۆی کە مناڵەکەم سەرینەکە بۆی بەداخەوە خێزان و ڕاگەاندنەکان و زۆر جارێ مەکتەبەکانیش با بڵێن ڕۆکاری وەکارن بۆ چۆنێتی دروستبوونی ئەم فعالە چکە زۆر خوێنکارمان بیست و زۆر خوێنکاریشمان بینی وەڵام من لە داخی مامۆستا وازم لە خوێندنێناوە دروستکردنی ڕق من بم
تۆبی مەکتەب بێ خێزان بێ حکومت بێ بێپارەی بێ هەرچێک بێ هەرچ کەسێک دروستکردنی ڕق لەناو مناڵای دروستکە دروستکردنی توندوتیژی لەناو مناڵە دروستکە بێ ڕۆژێکی سێ بێنە ئەمە خۆ خاڵی کاتە لەم توندوتیژیە جا هەر کەسێکی من بۆی دروستەکەم لەوانە سوێنە بەسەر جنابتیا ئەو توندوتیژیە بەتاڵکاتەوە لەوانە بەسەر چی کرێ بەتاڵیکاتەوە بۆیە لە ڕاستیە بەشێکی زۆری لەم دروستبوونی ئەم توندوتیژیە هەمومانتیا بەرپرسیارین و بە دەرەجەیەکەم خێزانەکانمان زۆر باش مامۆستا توندوتیژی و شەڕ و ئاژاوە ناکۆکی و قسەوتنی دایک و باوک بە یەکتر لە بەرچاوی منداڵەکان تا چەند دەبێتە هۆی چاندنی توندوتیژی لای منداڵ سەر تاپە کاریگەری هەیە بەڵێ بەدڵنیایەوە کارێکی زۆر ڕاستەوخۆی هەیە چکە ئێمە بیرمان نەچێت ئازیزترین کەس بۆ مناڵ دایک و باوکە دایک و باوک خۆشەویستترین کەسی مناڵە تۆ لەبەر چاوی مناڵەکە بیر ناکاتەوە کە تۆ ژنومێردیت و مافی خۆتە بۆ نمونە هەندێک دەمە بۆڵە شەڕ قسە بکەیت بۆ نمونە جنێو لێدان ناوە هیچ ئەوە هەر بە تاواتی ڕازە تەنانەت بۆ بڵین بۆڵە بۆڵشتەکە مناڵ بیر ناکاتەوە لەوەی کە تۆ با بڵێن هاوسەرگیری کردۆمە هاوسەری خۆتە و دوو کەسی جیاواز لە خێزانەکە کۆ بێت و تۆزێک دەنگەدەنگ دروست دەبێت خێزان ئەمە نازانێت بەڵام مناڵەکە کاتێک بینێ باوکەکە قسە بە دایکەکە لەو دایکەکەش قسە بۆ ئەڵێ ناتوانێت جیازی بکە لە بینی ئەوی چیان لەسەر حەق و چیان لەسەر حەق نییە بۆیە بەردەوام ئەمە دەبێتە چی گرەیەکی دەرونی لە ناخی ئەم مناڵە وا لە مناڵە کات زۆر جارێ ئێمە مناڵمان هەبوو بەڕاستی پێڵم پەلاماری دەستی دایک باوکیەوە یاخو پەلاماری دەستی دایکیداوە دایکی دوورخستەوە یا باوکی دوورخستەوە بۆ لەبەرەوەی مناڵەکە زۆر جارەیە عقلی بەوەشکەوە و تێگەشتۆ لەوەی کە بەڕاستی شەڕە قسەی دایک و باوک و مجاملەی دایک و باوک و پەلاماردانی یەکتری و بێڕێزیکردنی دایک و باوک یعنی هەمان ڕێکدانەوەی هەبوو لەسەر ئەو پرۆسەیە ئێمە لەم ماوەی پێشوە نمونێکمان لەبەردەستا بوو یعنی مناڵەکە تووشی ڕفتارێکی ناشرین بوو لەناو مناڵەکانی ترە با بڵێن لە شوێنێکە مناڵەکە تووشی ڕفتارێکی ناشرین بوو یعنی زۆر جار هێبیرمان لەوە کردەوە کە بۆشی ئەم مناڵە ئەم ڕفتارە کات خۆشبەختانە دوای ئەوەی کە بۆ ئێمە دیراسەمان کرد و بەداچوومان بۆ کردو و ژۆمان لە دایکەکە گرت وتی مامۆستا بەردڵنیایەوە لەبەرەوەی باوکەکە ئەم ڕفتارەکە مناڵەکەش بە هەمان شێوە ڕفتارەکە تەنانەت نێک بۆ شەڕە قسە زۆر جار هەیە تەنانەت دەستبازی دایک و باوکەکەش خێزانەکانش لەبەرچاوی مناڵەکە هەمان ئەو سناریۆ دەگوازرێتەوە بۆ شوێنەکانی تری با بڵێن جیاواز لە خێزانەکەی خۆیان زۆر جار هەیە دوو مناڵ بەیەکەوە کاتێک کە دەستبازی جۆرە لە پرۆسەکەکەن ڕنگدانەوەی خێزانەکان بۆیە هەموو دەستبازیەک و هەموو جۆرە تەشیرێک و هەموو جۆرە مامەڵێکی نادروست لەبەر چای مناڵەکە ڕێگە پێدراو نییە بە هیچ شێوەیەک بۆ بگرێت کارگەرێکی زۆر ڕاستەخۆی لەسەر مناڵەکە ووا لە مناڵەکە کات یعنی زەمانێکی زۆر کورد نەبا کە ڕەندانەوەی هەبێت لەسەر ئەو پرۆسێک کە ئەوان جێبەجیان کردووە زۆر باشە مامۆستا باسی ڕۆڵی میدیا و زنجیرە درامەکان کرد پێم خۆشە سربەخۆ بە شێوەیەکی چڕ ئێمە هەم لە هەواڵەکانە زۆر جار دیمەنی کوشتنی کەسێک دایک و باوکی دەکوژێ یان بوونە پۆلیس کەسێک دەکوژێ هەر ڕووداوێکە بەیان بوونە زنجیرە درامەکان زۆربەی زۆری زنجیرە درامەکان توندوتیژی لای منداڵ لای تاکەکانی خێزان دەچێن بەڕاست ڕۆڵی میدیا دەبێت ئاوا بێت کە ئەم توندوتیژیانە بچێنێ توندوتیژی فێری خەڵکیان بوومە چۆن ئێمە لە بەرامبەر میدیادا بەرنمەیەک پلانێکی باش دابنین کە دوورمان بخاتەوە لە توندوتیژی بەکارهێنانی توندوتیژی لە ژیانی ڕۆژانەی خۆماندا بەڵێ بەداخەوەڵم ینی بەڕاستی من تەبعی ڕاگەاندنەکان بەشێکی زۆریان هەمە ینی بەداخەوە هەمجا تۆڕە کۆمەڵاتەکان بێەوە هەم لەگەڵ ڕاگەاندنەکان بەتایبەت تەلەڤیزۆن و بەرنمەکانی تریشە بەشێکی زۆری لە ڕاستیا کاریگەری بەشێکی زۆری ینی بەڕاستی پێڵم سەرچاوی تێکچوونیم کۆمەلگای ئێمەدان ینی بەشێکیان لەو بەرنامانی کە پێشکەش دەکرێن لە ناو ڕاگەاندنەکانە سەرچاوی تێکچوونی بەشێکی زۆری خێزانەکانی ئێمان ینی مناڵ هەیە ئێمە مناڵمان هەیە با بڵێن مناڵیشمان بینیوە کەیسی مناڵیشمان هەبووە ینی مناڵێک بۆ مناڵی خۆیەوە هەندێک قساکە کە لە ڕاستیا پێڵم بە تەواوی مانە ڕێگە پێدراونێ ئەو مناڵە و پشتانە بەکاربێنێت ئێمە لە چۆ وەریگرتی زۆر جار خێزانەکان ژەڵێکا کە من لە ڕاستیە سرم لێ تێکچۆ بۆچی ئەم مناڵی من ئەم شتاکە یا بۆچی ئەم قسەیەکە ئێمە ینی لە کورتترین مەوزوعە پێڵن تۆ سی تەلەڤیزۆنەکە ئەلا بەدڵنیاوی بۆیە تەلەڤیزۆن لەبەرەوەی میوانی هەموو ماڵەکە بەبێ جیاوازی یعنی لە هەموو ماڵێکە تەلەڤیزۆن هەیە جا هەر کەناڵە بێت و کەناڵانە ئەگەر بەرنامەکانی وەکو پێویست نەبێ و پەروەردیانە نەبێ و با بڵێن بە جۆرێک نەبێت کە لە ڕاستیە وعی خێزانەکان زیاد بکات کاریگەری زۆر ڕاستەخۆی لەسەر خێزانەکانی بە بەداخەوێڵم بەشێکیان ئەگە دیقەت بێتێ تەنها بۆ ڕاکێشانی سەرنجی خەڵک بۆ خۆی بۆ ئەوی کە بینەرێکی زۆری هەبێ بەردەوام شریتێکی سوور لە ژێرەوە بەردەوام خەتێکی سوور لە ژێرەوە ڕا ئەوە فڵانکەس دوای کرد فڵانکەس کوژرا فڵانکەس دزی لەکرا فڵانکەس چوار کەسی کوش یعنی ئەمانە یعنی ئێمە بە گەورەی خۆمانەوە زۆر جار هەیە یعنی تووشی شۆک ئەبین تووشی ئەوەی بێ هەڵوێستا بکەن لەسەر ئەم پرۆسەیە جا ئەگەر مناڵێک بۆن ئەمە ببینی یاخود BBC یاخود ببینێ یاخود بەونە جۆرێک لە ڕوونکردنەوەی لە ناو خێزانەکانە بێ بۆی بەدڵنیایەوە ڕاگەاندن ڕۆڵێکی زۆر کاریگەری بێ لەسەر خێزانەکان بۆیە ئێستاش ئێمە چەندین جاریش من بۆ خۆم لە زۆربەی بەرنامەکانیشە یعنی داوام لە وەزارەتی ڕۆشنبیری کردەوە و داوام لە هەموو لایەنە پەیوەندیدارانە کردەوە تکام لێ کردوون کە ئێوە بەڕاستی ئەگەر
دڵسۆزی ئەم وڵاتانە ئەگەر خەمی ئەم وڵاتەتانە ئەگەر خەمی ئەم خێزانانی ئەم وڵاتەتانە لە ڕاستیە فریای ڕاگەاندنەکان بکەون یعنی مێڵن بەم جۆرە عەشوایە و بەم جۆرە بەرنامانە بکەونە ناو ژیانی ئەم خێزانانە بە ئارەزووی خۆیان ئەم خێزانانە بە ئارەزووی خۆیان بچنە ناو ئەم خێزانانەوە چکە بەشێکی زۆری لەو بەرنامانە ئەگەر بۆن من لە ڕووی سایکۆلۆژی لە ڕووی کۆمەڵاتی وەسەکانی بۆ بکرێن لە ڕووی کۆمەلگای ئێمەدە دروست نییە یعنی بۆ کۆمەلگای ئێمە دروست نییە هەندێک ئاڵقە و مسمەسەلەیە کە پێشکەش دەکرێت بڕام وایە کە لە وڵاتەکەی خۆشیان لەوانەیە مەمنوع بێت کە ئەڵقە و شازە لێ بدرێت من چۆن بێڵم لە وڵاتەکەی منە و ئەڵقە و مسمەسەلە لە وڵاتی منە لێ بدرێت خێزانی ئێمە حلقەکە وەرەگرێ یعنی ئەو ڕفتارانی ناو حلقەکە وەرەگرێ بەبێ ئەوەی بزانێت ئەمە چۆن ڕوویاوە ئەمە لە چ زمانێکا ڕوویداوە لە چ وڵاتێک ئەمە دەکرێت یعنی زۆر جارێ خێزانەکانی ئێمە بەشێکیان نازانن هیچ وڵاتێکیشە هەمان ئەو سناریۆ دانەوێت دووبارە بکرێتەوە دانەوێت پیاوەکەەوە مامەڵی لەگەڵکە ژنەکەەوە مامەڵی لەگەڵکە مناڵەکەوا بێ ئێمە لە کۆمەلگای کوردین ئێمە بەڕاستی ئەمەمانم پێ ناکرێت ئێمە ناتوانین بەڕاستی بەم شێوازە وەکو ئەڵقەکان وەکو مسەلسەلەکان کاریگەری یعنی ممارەسە بکەین جا خوا نەخوازەکە بێنە سەر ئەوەی کە کوشتن و بڕینەکەی تیا بەداخەوە ئەمەش بە هەمان شێوە یعنی کوشتن و بڕینەکەش هاوشانی زۆر لەو کەناڵانەی کە جۆرە لە تەرفی و جۆرە لە فیلم و شت پێشکەش دەکەن هاوشانی ئەوان کاریگەری ڕاستەخۆی لەسەر خێزانەکانی ئێمە چکە بە زۆر جارە ئێستا مناڵەکانی ئێمە بڕۆ کوڕەکانمان ئەکسەرێتمان لە سا 60 بۆ 70 بڕۆ لە بازاڕەوە حەزی لە شمشێرە حەزی لە دەماچێ ئەم حەزی شمشێر و دەماچێ لە کووە پای کرد خۆ ئێمە هەر بە بنەماڵە دەماچە و شمشێریشمانە با بڵین تۆ ئەگەر پرسیار لە خێزانەکەی دەڵێ من نیمە باش ئەم حەزی لە کووە پای کرد بەدڵنیایەوە ڕاگەاندنەکانە خۆ تۆ ئەگەر هەر خێزانەکان خۆیان با زۆر سەریان لە خۆیان تێک نەدەن تۆ بۆ مناڵەکەت ئەم مشتە جوانەیە بداوی شمشێر و دەماچە لێ دەکات بۆ ێزانێ ئەمانە بەکاردێن بۆ زدی بەرامبەرەکەی توانێت تۆڵە لە بەرامبەرەکەی بسێنێت دەتوانێت بەرامبەرەکەی پێ بترسێنێت ئەم جۆرە بەڵێ خۆ عەرز عەزڵاتی خۆی دەرخا یعنی قوڵ و هێزی خۆی دەرخا ئەم جۆرە لە مامەڵەکردنی ئەم کەسە ئەم جۆرە لە مامەڵەکردنی ئەم مناڵە و تێگەشتنی بۆ پرۆسەیە بیر ناکاتەوە لەوەی کە بەڕاستی ئەمە زیانی هەیە بۆیە لە ڕاستیە بەداخەوە وا وەردەگرێت و کاریگەری ڕاستەخۆشیە بۆیە ڕاگەاندنەکان ئێستا ئەمە وتمانە میوانی هەموو ماڵەکانن لە هەموو ماڵەکانە وجودیان هەیە کاریگەرێکی زۆر ڕاستەخۆشیان هەیە لەسەر خێزانەکان و بەشێکی زۆری لە خێزانەکان ئێستا دەردەداری دەست کەناڵەکانن دەردەداری دەست ئەو ئاقانن کە لە کەناڵەکانە پێشکەشدەکرێ و گرفتاری دەستی ئەو بەشێک لەو بەرنامانە کە لەناو ڕاگەاندنەکانە پێشکەش دەکرێت بۆ خێزانەکان یعنی من ئێستا وتمە بەشێک لە ڕاگەاندنە کەناڵەکان يعني لروي پەروەردی و لروي دەرونیەوە حق وایە هەر لەناو بەرنامەی لە تەڕەدودی کەناڵەکەی خۆت هەر لای بێت و بیسخریتەوە نێڵی لەناو خێزانەکانی شا لێ بدرێت ماساسیار لەبارەی توندوتیژی و وەلانانی توندوتیژی پێم خۆشە گوێبیستی کۆتاقسە و سەرنجی جەنابەت بم من شتێکی وام نەماوە لەبارەی توندوتیژی و وەلانانی توندوتیژی ئەو گەزەنا بە شتێگە بێ پێویستە باسی بکەین بەڵێ بە دڵنیاوی ئێمە هەمیشە بە هەوڵ بین مناڵەکانمان وا ڕابێنین کە یەکتریمان خۆش بێت لە خۆشەویستیە زۆرشمان دەست دەکەێت بەڕاستی بەڵام لە ڕق و چینە زۆرش لە دەست دەدەین تەنانە خۆشمان لە دەست دەدەین ئەگەر ئێمە هەوڵ بین پەشیمانیش دەدوین و بەشێکی زۆری ئەو کەسانی کە لە کاتی ڕقا جەریمەیەکی ئەنجام داوە تاوانێکی ئەنجام داوە لە سا ئەگەر نەڕین لە ساسەتی لە سا 99 پەشیمان لە کارە بۆیە تکام لە خێزانەکان وایە تکام لە ڕاگەاندنە بە ڕێزەکان لە وەزارەتی پەروەردە لە حکومەت لە وەزارەتی باڵی خوێندنی باڵاوە هەموو ئەو جێتانێکی پەیوەندیدارن بە بابەتەوە تکان لێ دەکەین کە لە ڕاستیە هیمەتێ بکەن هەوڵێ بکەن بۆ ئەوی کە بە هەموومان هەوڵ بین فئێ پەروەردە بکەین مناڵەکانمان بۆ جۆرە پەروەردە کە خەڵکمان خۆش بێت نەک بەتەنها خەڵکمان خۆش بێت هەوڵ بین نیشتمانمان خۆش بێت هەوڵ بین سروشتی نیشتمانەکەمان خۆش بێت هەوڵ بین دارودرەختمان خۆش بێت هەوڵ بین چوادۆرەکەمان خۆش بێت کەلوپەلەکانیمان خۆش بێت کە ئێمە مناڵەکەمان لەسەر ئەو پەروەردە کرد کە خۆمان خۆش بێ و خەڵکی خۆش بێ و یەکتریمان خۆش بێ بەدڵنیا دەتوانین هەموو کاتێک دەتوانین سەرکەوتوبین لەناو پرۆسەی پەروەردەی ژیان خۆمانە زۆر سپاس بۆ بەڕێز هەستیار عەلی توێژەری دەرونین کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسخواز بوو زۆر سپاس دەستا خۆش بێ بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عەزیزیش کە تا ئەم ساتە بینەری بەرنامەکەمان بوون تا بەیەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێربانتان سپێنم خواتان لەگەڵ و دوور بن لە هەر جۆرە توندوتیژی و هەڵچوونێک خواتان لەگەڵ